بچینەوە بە ئەسڵی سیستمەکە ینی وەکو چۆن بڵێ بۆ علاقاتە اقتصادیەکان ینی علاقاتێکی اقتصادیە سیستمێکە و لەنا ئەم سیستمەیە ئەم هینانەش کارەکەن ینی ئەم ئەحزابانە کارەکەن و ئەم میلیشیا و دەسەڵاتە کارەکات ینی ئەوە دەردەهینە لە سیستمەکە و کتوتە سیستمەکەم مساوینێ بە کۆی ئەم ئەحزابانەوە بە کۆی بۆرژوازی سیستمێگەیە لەناو سیستمەکە ئەشخاصەکان ینی طبقەکەش تهدید دەبێەوە زۆر دروستە منیش قەناعەتم وایە بەڵام ئێمە ینی لە ئاخر شیکردنەوەیە ینی مەسلەی سیاست گۆڕینی سیاست خۆی طبقەی کارگەر ینی خەڵکی پرۆلیتاریای معاصر و پێشتریش ینی بۆی سیستم بگۆڕێت بۆی سیستم بگۆڕێ لەبەروی قودرەتی اقتصادی بەدەستەوە نییە ینی مەسەن بۆ میسالەگە تۆ سەری دەولەت مێژوویەکان بکەی انتقال لە اقتصادی لە ئەقطاعێتەوە بۆ سەرمایه‌داری بۆرژوازی پێشەوەی دەسەڵاتی سیاسی بگرێ قودرەتی اقتصادی گرتووە ینی بتوانیوێتی نمووی اقتصادی بزاعی بە دەرەجەیەک بڕوان لە سەرمایه‌داری بڕوا کۆتۆتە تەزاد لەگەڵ سیستمە سیاسەکان و لەگەڵ حسابە سیاسەکانی کە پارێزەری سیستمی کۆن بوون پرۆلیتاریای معاصر بەعکسەوە قودرەتی اقتصادی نییە بەڵام ئەبێ بۆ ئەوەی بیگۆڕێ بۆی ئەمە وەزاعەت بگۆڕێ ئەبێ لە پێشە سوڵتە بخا بێت دەسەڵات بخا ینی ئەگەر دەسەڵاتەکان نەخات و دەسەڵات نەگرێ ناتوانێت ئەو تەغییرە اقتصادی کە سۆشیالیزمە بەنسبەت طبقەی کارگەر و پرۆلیتاریاوە ناتوانێت ئیجادیکە ئەم واقعەتە ئەمە مەسلەیەکە مەسلەی دۆم ئەوی کە جەرایاناتان ینی ڕەوتە چەپەکان ئەو ڕۆتانی کە بڵین بەواقعی لەناو سیستمی لەناو ینی سیستمەکەی وە نەگرتووە بە شوێنی نەقدی ئەوەی کە ئەو تەرحاکەوە مەسلەیەکی کەیەوە لەباری سیاسیەوە فعلاً ینی هەموو مەسلەکان لە سیاسەتە ئەبینێتەوە لەوەی کە بڵین ئەمە ئەگەر ئەم بنەماڵەیە بڕوا یاخۆ بڵێن ئەم ئەحزاب میلیشیانە بڕوان یاخۆ ئەم سوڵتەیە بڕوا تۆ توانی شتێکی کە دروستکەی جا من ینی لەیەکێک لەو مەقالەتانەشە باسم کردووە ینی تقریبا بە دوای نوع لە ڕژێم سازیەوەیە ڕژێم سازاش ڕژێم دروستەکە سیاسەتە گۆڕێ بەس ئەسڵی اقتصادی و سڕاعەت چینایەتەکەی کە مەوجودە چۆن ینی ئەو چۆن جوابی مشکلە واقعەکانی ئەو باتەوە لێوە ئینطلاق ناکە و لێوە حرەکەت ناکە و لە ئاخر شیکردنەوەیە لە دوا شیکردنەوەیە ینی نەوە ئەگە بێ ینی بەکارکردنی سیاسی لە هەمان سەطحی سیاسەتە لە هەمان سەطحی دەرەوە کە خۆی بۆرژوازی کاری تیاکە و کاری تیاکە ئەوژێتە ئەو کایەوە حتا ئەگەر ڕادیکالیش بێ حتا ئەگە قسەکانی زۆر دژە ڕژێمیش بێ بەس لە تحلیل بەنەوە لە دژە ڕژێمی وایە ناوە بێگومان دژە ڕژێمێ بەڵام من لەوە واواتریش من وازانم کە ئەم دژە ڕژێمیە بۆ خۆی ڤێژنێکی تری ئەو تەسویرەیە کە بە جۆرێک خەریکە تعمیم ببێ لە ئاستی چەپە ئەنی ئێستا باسکردن لەسەرەوەی کا بێت دەسەڵاتی سیاسی لەلایەن چینی کارگەرەوە بگیرێ ئەمە حقیقەتێکە کە ئەگەر بەبێ ئەم هەنگاوە بەبێ ئەم ئاڵوگۆڕە لە ئاستی سیاسیە ئاڵوگۆڕی ئابووری و کۆمەڵاتی ئەوانە مەحاڵە ئەنجام بدرێت ینی سەرنجام تۆ دەسەڵاتی طبقەیەکی دیاریکراو چینێکی دیاریکراو لە کۆمەلگایە کە پارێزەری ئەم سیستەمەیە وان سیستەماوان نیە شتێک بە هەر بڵین ئالێتێکی دیاریکراوە ئۆرگانیزمێکی زیندوو بێ هەر خۆی بۆ خۆی تازەکاتەوە نا لێرە طبقەیەکی دیاریکراو چینێکی دیاریکراو مؤسساتێکی معینی دروست کردو بۆیکەوە ئەمە ئیدامە پێبداوە درێژەی پێبداوە دووبارە سازی باتەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کولتوریەوە لە هەموو مەجالاتەکانە ئەمە حقیقەتێکە و ڕاستەوە بەبێ لابردنی ئەمە مەحاڵە تۆ بتوانی حتا ئەگەر ئاڵوگۆڕێکی دیاریکراویش لە شێرنێکی دیاریکراوە حتا ئیسلاحاتێکی معەنیش کە بە جۆرە لە جۆرەکان بەعزێ ئیسلاحات دەتوانێت حتا ئیسلاحاتێکی زۆر بنەڕەتی و شۆڕژگێڕانە بێ بەمانایە ینی ببێتە ئەوەی کە بێتە هۆکاری تحولاتی گەورەی کۆمەڵایەتی ئەم ئیسلاحاتانە ناتوانین لە جێگەی خۆیان ڕابگری ناتوانانی بهێڵیتەوە ئەگەر دەسەڵاتی ئەم طبقەیە لانە بە یالانی کەمی نەکەیتەوە ئەمە یەکێک لە هینەکانە بەڵام باسەکەی هێشتا هەر ئەوەیە کە ئێمە بەسەنەگە بگەڕێنەوە بۆ نمونە بۆ شۆشی ئۆکتۆبەر ڕەخنەی بەشێکی زۆری ئەم جەرایانانەی کە ئێستا لە عێراق و لە ئێرانیشە بە تایبەتین لە شۆڕژی رووسیاوە بۆ کە ئێمە مۆدێلمان بۆ اقتصادی ئایندە و ئەمانە نەبووە و نەمانزانیوە کە چۆن چۆنی اقتصادی ئایندە ساز بینەوە لە جێگەی اقتصادی سەرمایه‌داری بۆی شۆڕشەکەمان
بەرەو دواوە گەڕاوەوە بەڵام لایەزال وەختێک دێینەوە ئەمانێ بڕۆینەوە ناو پرۆسی ئاڵوگۆڕی دووبارە چاومان هەر لەسەر سیاسەتە هەر لەسەر ئەوەیە کە سیاست وەکەوەی کە سیاست سەرچاوی بینەتیەکانی خەڵک بێ و لە سیاست گۆڕینەوە تۆ بتوانانی تەواوی تر گۆڕی بەبێ ئەوەی کە سوالی ئەوەی سوالی اقتصاد کە مەسەلاً 150 ساڵ لەمەوبەر 120 ساڵ 130 ساڵیش لەمەوبەر لە کۆتایی سەدەی مەسەلاً هەژدەیەوە سەرەتای 90ەوە سەرەتای سەدەی 20ەوە تاکو ئەو کاتێک کە شۆشی ئۆکتۆبەریش کرا مەسەلەیەکی زۆر گرنگ بوو ئەمە اقتصاددانی زۆر گەورەمان هەبوو لە جوڵانەوەکی خۆمانەوە ئەوانە بەڵام هەستەکەی کە ئێستا لە ئاسی دنیاە بەگشتیەوە بە تایبەتی لە منطقەی ئێمەیە زۆرتر ئەوەی کە توانێت تعریف بدا بە کۆمونیزم و بە سۆشیالیزم و بەوانە زۆرتر سیاسەتەکەیەتی بەڵێ من سیستەمێکی شورایی دانێن کە جەماوەر ئەتوانن ئیرادە بکەن و بڕیاردەن و ئەوانە بەڵام اقتصادەکەی چیلیەکەی لە بەرامبەر نیۆلیبرالیزمێکا کە خەریکە خۆی لە قەیرانێکی گەورەیەوە لە سەردەمی داڕزینایە وەکو هەندێک لە توێژەرەکان ئەڵێن و لە بەرامبەر مۆدلێکە لە سەرمایهداری دەوڵەتی کە بەسەر چووە ناتوانانی بیژێڕیتەوە ناتوانانی بینیتەوە ئێمە بەدیلمان چی ئەلتەرناتیومان چێ بۆ اقتصادی داهاتوو و چۆنی بۆ نمونە لە عێراقا ئێمە اقتصادی عێراق چۆن تەنزیمەکەی نابێ بە سوال بۆ ئێمە بە دەلیلی ئەوەش نابێ بە سوال بۆ ئێمە کە چونکە ئەساسەن ئێمە خودی قەیرانەکە و کێشەکە لە ئابووریا نابینی